ئێرە دەربەندی ڕاپەڕینە، ئەو شوێنەی کە سروش تێیدا تابلۆیەکی بێوێنەی لا جوانی و شکۆ کێشاوە. بیهێنا پێشچاوی خۆت ئەگەر بێت و لەم بەری شاخی دەربەندەوە بۆ ئەو بەری کێوەڕەش تەلەفریکێک هەبوایە چەندە دیمەنێکی ناوازەتری دەدا بە شوێنەکە، نەک هەر ئەوە، بەڵکو دەبوو بە شوێنێکی گەشتیاری گرنگ و لە هەموو شوێنێکەوە ڕوویان لێ دەکرد. هاوڵاتیان و چالاکانی ژینگەیی دەڤەرەکە نیگەرانن لەوەی کە وەک پێویست گرنگی گەشتیاری بە سنوورەکە نەدراوە. بۆهۆی ڕێژەی بارانبارینەوە ئەم ساڵ ینی ڕێژەی ئاوی ژەزەوی و ئاوی سەزەی زۆر زیادی کردووە و زۆرترین کانی و کارێسکە لە ساڵانی ڕابردووشدا نەژیابوون و ئێستا زۆر ژیاونەتەوە و لایەکی دیکەدا ڕێژە سەوزایی بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبووە. ئەمەش وای کردووە کە سیمایەکی جوانتر بەخشێ بە سنوورەکە و سنووری دای ڕاپەڕین و لە لایەکی دیکەشەوە ئەمە کاریگەری زۆر دەبێت بۆسەرەوەی کە ینی خەڵکی شوێنەکانی دیکە وەکو ناوچێکی سەرنجڕاکە سەیری بکەن و بێن بۆی کە لانی کەم سەردانی ناوچەکە بکەن. بەڵام بەداخەوە ئێرە ناتوانراوە وەکو پێویست گرنگی پێ بدە لە ڕووی گەشت گوزارەوە. لە خوای گەورە بە زیاد بێ ئەم ساڵ خوای گەورە ئاوری لێداوەتەوە لە دەبینین ئەم دەریاچەیە بەڕاستی سروشتێکی ئەوەندە جوان و ئەوەندە دڕفێنی بە منتقەکە بەخشیوە کە تەماشا دەکەین ڕۆژانە پۆل پۆل خەڵک دێن بۆ سەردانی ئەو دەریاچەیە چێژی لێوەردەگرێن لەو سروشتە جوانە. ئەگەر وڵاتێکی پێشکەوتوو بە بڕوا بکە داهاتی بەس بوو بۆ بەڕێوەبردننی دەوڵاتێک ئێرە مەسەلە ئەو ناوچە ئەو شاخە سروشتیانەی کە هەیە تەلەفریک و ئەوانەی لێدا بندێ هیچ شتێکی تێناچێت داهاتێکی زۆری دوێ لە سەرانسەری عێراق خەڵک گەشتیان ڕوو لێرە دەکات. بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی ڕاپەڕین دەڵێت پێشنیاریان کردووە پردا کۆنەکەی دەربەند کە ئێستا هیچ هاتوچۆیەکی پێدا ناکرێت و بەشێکی پردەکەش داڕماوە بکرێت بە شوێنێکی گەشتیاری کە کۆمپانیایەکیش ئامادەیی نیشان داوە چاوەڕێی ڕەزامەندی وەزارەتن. پردە کۆنەکە لەبەرەوەی دوایەوەی پردە تازەکەمان توانیمان دروستی بکەین بەڕاستی نەهاتوچۆ هیچی بەسەردا ناکرێت بۆیە ئێمە هەر لە سەرەتای پرۆژەی پردە تازەکە پێشنیارمان کرد بکرێتە پرۆژەیەکی گەشتیاری. لە ئێستادا کۆمپانیاک پرۆپۆزەڵ و دیزایانی پێشکەش کردووە نردومانە بۆ وەزارەت چاوەڕێی فەرمانی وەزارەتین بزانین پرۆژە گەشتیارەکە ڕەزامەندی دەدرێت یاخودنا. لەم شوێنەدا دەنگی شەپۆلەکان و باڵندەکان و بە پێکەوە مۆسیقایەکی سروشتی بە گوێماندا دەچرپێنن. هەر وەرزێک لێرە تامی تایبەتی خۆی هەیە، بەهارەکەی پڕە لە ڕنگ و یەک پارچە تابلۆیەکی سروشتی دڵڕەفێنە. دەربەندی ڕاپەڕین تەنیا شوێنێکی گەشت و گوزار نییە، بەڵکو بەشێکە لە ناسنامەی جوانی سروشتی کوردستان کە پێویستە بە پێشکەشکردنی خزمەتگوزاری گەشتیاری گرنگی زیاتری پێ بدرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.